بینەرانی بەڕێزم کاتتان باش لە ئەڵقەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە پرسێکی سیاسی گرنگ ئەوێش هەڵوێستی دەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بە وڵاتانی دراوسێ و دنیای دەرەوە بە شێوەیەکی گشتی تر لە بەرنامەیە پرسین سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر وڵاتانی دراوسێ و ئەو وڵاتانەی کە کوردستانی بەسەردا بەشکراوە هەڵوێستێکی حەکیم و هاوسەنگانەیە لە ڕووی سیاسیەوە یان هەڵوێستێکە لەسەر حسابی ماف و بەرژەوەندی بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە پەرچەکانی دیکەی کوردستان بنیاد نراوە. ئایا ئەو سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان بەرامبەر بە وڵاتانی دراوسێ دەگرێتە بەر هۆکارێکی بەهێزکردنی پێگەی سیاسی و دارایی هەرێمی کوردستانە لە عێراق و ناوچەکەیە یان بە پێچەوانەوە هۆکارێکی لاوازی پێگەی سیاسی هەرێم و شکاندنی هەیبەتی سیاسی هەرێم و لاوازکردنی پێگەی دارایی هەرێمی کوردستانە. ئایا سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە وڵاتانی دراوسێ بەتایبەت تورکیا و ئێران هەڵقوڵاوی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و پاراستنی کیانی سیاسی هەرێمی کوردستانە لە مەترسی یان گزارش لە بێباکیەکی قوڵ دەکا بەرامبەر بە کوردەکانی پارچەکانی تر و بزوتنەوەی نەتەوایەتی کورد لەو پارچانەدا. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان هەیە من کەریم سەرنووسەری گۆڤاری فشار و ئەبوو بەکر حەسەن توێژەری فەلسەفەی سیاسیمان کردووە بە خێراتنی وڵاتەکانەکە. زۆر سپاس. کاک ئەبوو بەکر لە بە بۆچوونی بەڕێزت یانی یەکێک لەو خوێندنەوەی کە بۆ هەڵوێستی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی دەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بەرامبەر بە وڵاتانی دراوسێ ئەوەیە کە ئەم حکوومەتە هەمیشە سیاستکردنی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر فرامۆشکردن و بێباکیشی تون بەرامبەر بە بزوتنەوەی نەتەوایەتی پارچەکانی تری کوردستان بنیاد نراوە و هەڵوێست و سیاسەکانی هەڵوێستێکی نەتەوایانە نەبوو کە لە ئاستی پێویستە بێ. تێگەشتی تۆ لەم بارەوە سپاس کاگومێت بەڕاستی من بە قەناعەتی من یەشێک لەو خاڵانە کە ئەبێ زۆر لە سەری بۆسین بەڕاستی بە قەناعەتی من ئێمە تێگەیشتنێکی زۆر خراپمان بەرامبەر بە حکوومەتی هەرێم هەیە و بەرامبەر و حیزبانە هەیە کە تەشکیلی جۆرێک لە حکوومەت و بەڕێوەبردنێکی خۆشیان کردووە. کاگومێت ئێمە ئەبێ ئەوە لامان بەدیهی بێ کە ئەوەی کە ناوی هەرێمی کوردستانە دەوڵەت نییە وجودێکی معنەوی نییە و لە هەندێک ڕەهەندی سیاسی جوگرافی نازانم معنەوی ئەو شتانەدا ئێستاکە شتێک نییە وەک بوو ناوی دەوڵەتی کوردی بێ. ئالێرەوە ئەمەوێ بڵێن فعلەن ئەگەر تۆ دەوڵەت بی سیاسەتێکی تر لەگەڵ هەرێما هەیە لەگەڵ دەرەوە هەیە بەڵام ئەم وجودەی ئێستاکە بە تەسەوری من بە قەناعەتی من بۆ ئەرگومنتانێک کە ئێستا توێن قسە و باسی لەسەر بکەین ئەوەی کە هێناوێتی بەش بەخۆی زیاتری کردووە بەش بەخۆی زیاتری کردووە بە درێژایی ئەم زیات لە 500 ساڵ لە بەڕێوەبردننی ئەم گرد بوونەوەیە لە ئیدارەدانی ئەم مشتەمەعی کوردیە بەڕاستی لێرە یعنی ئێمە ئەبێ بەجددی مەجموعەیە شتەیە لێشی بینەوە ئەو قۆناغی کە ئێستا کۆمەڵگەی کوردی پیاتە پەڕێ قۆناغێکە لە ڕووی سۆسیۆلۆژی و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی لە زۆر ڕووەکانەوە قۆناغێکە خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە کارکتەری ئەم قۆناغە جیاوازە دواتر ئێمەش بگەین بۆ قەناعەتێک فعلەن هێزە سیاسەکانی ناوەم کۆمەلگای لە ئاسمان و دانەباریون کەواتە بە قەناعەتی من مشکلەکە مشکلێکی دنیاویە ئەکرێ بڕێکی زۆر لە ئاسی سایکۆلۆژیەتی ئینسانی قسە لەسەر سیاست و علاقەی بۆ بە دوژمن و بە نەتەوەی تر و بە ئەوی ترەوە قسەی لەسەر بکرێ زۆر لەوە قوڵترە. بەڵام کاک بوو بکە لەگەڵ دامەزادنی کیانی کوردی لە هەرێمی کوردستان لە 20 ساڵی ڕابردوو هەتا ئێستا ئەم کیانە ئومیدێکی گەورەی کوردەکانی پارچەکانی تری هەرێمی کوردستان بووە و لە هەمان کاتیشا کەوتۆتە بەردەم نایەرێکی توندی حکوومەتەکانی تورکیا و سووریا و ئێران بە حکمی ئەوەی بە مەترسیەکیان زانیەوە لەسەر باری ئەمنی و لەسەر ئاسایشی نەتەوایەتی خۆیان. قسەکە ئەمەیە یعنی ئەم کیانە کوردیە لە ئاستی چاوەڕوانی نەتەوەکانی تر و پارچەکانی دیکە هەرێمی کوردستانە نەبووە بەقەدەوەی کە زیانی بە پاراستنی بەرژەوەندی کورد گاندوو لە پارچەکانی دیکە و مجاملەی بەردەوامی دەوڵەتە جیگەرەکانی کوردستانی کردووە. من تەسەورەکەم ئەوەی کە پێوترە زیان بۆ ئەو کائینی کە ناوی کوردە بۆ وجودەی کە ناوی نەتەوەی کوردە لە دەرەوەی باشووری کوردستان من کولەن خلافم لەگەڵەوە هەیە توانێت قسە و باسی لەگەڵ بکرێ هەرچی بە درێژایی ئەم مێژووی دروستبوونی ئەم جۆرە لە خۆ بەڕێوەبردنە ناوێنەی هەرێم ناوێنەی هەر ناویشی لێنە ئێمە دواتر ئەگەر کۆک بینە سەر ناوێک هێشتاکە زیادی پێکراوە کاگومێت تەسەور کە زیادی پێکراوە چی زیادی پێکراوە لەوەی
جۆرێک هەر بۆ خودی خۆی ناڵم بۆ دەرەوە بەڕاستی یعنی هەموو کۆی ئەو دەوڵەتانەی کە چواردەوری ئەمەیان داوە کە ناوی هەرێمی کوردستانە چواردەوری ئەم فۆرمە لە بوونیان داوە کە ناوی بوونی کوردیە ئێمە ئەگەین بۆ قەنەعەتی فعلەن هێشتا سەرباری یەک دنیا کێشە و خلافات و یەک دنیا مشکلە و یەک دنیا بەدبەختی ناوخۆی ناو هەناوی جڤاتی کوردی هێشتا کە ئێمە دەستمان بە مەجموعە هێشتا کردوم حکومەت دەستی بە مەجموعە هێشتا کردووە لەگەڵ ئەوەشا بە قەنەعاتی من ئێمە مێژوەکان یەک مێژوو نییە کاکومێت مێژووی حکومەتی کوردی مێژوویەک هەیە لەنەوە دووە دەستپێکا مێژوویەکەیە لە کاتێکی تر دەستپێکا مێژوویەکەی لە 2023 دەستپێکا مێژوەکان جیاوازن ئەکرێ لە دوای ڕوخانی بەسەوە جۆرێک لە سیاسەتی دەرەشی وجودی هەبوو زۆر سپاس کاک من کاکەبوو بەکە پێمانەڵەیە هەرێمی کوردستانی عێراق بە حکومەوەی کا دەوڵەت نییە بە حکومەوەی کیانێکی ناسێنراوی نییە لە ڕووی نێو دەوڵەتی و بە پێی پێوە لە جیانەکان بەڵکو ئیدارەیەکی ئیدارەکردنێکی دۆخێکی ناوخۆی هەرێمی کوردستانە بەو هەلومەرجە سیاسی کە بەم شێوەیە لە گۆڕەیە سیاسەتێکی باش و سنجینی ممارەسە کردو بەرامبەر بە دەرەوە و زیاد لەوەی کە پێیکراوە کردوێتی حەزەکەم تەقیم و تێگەشتنی تۆ بۆ ئەم جۆرە بزانم. ڕاستیدا من پێچوانەی تەواوی قسەکانی کاکەبوو بکرم چونکە پێم وایە لە مای ئەم 20 ساڵی ڕابردووە بە تایبەتی لەم ئاخرێدا سیاست لێرەدا بە ڕادەیەک شێواوە کە فەرقی نەماوە لە بینی سیاست و درۆکردن لە بینی سیاست و کاری ئابووری هەزانی لە بینی سیاست و خەڵەتاندن بەڕای من سیاست لە چوارچەوەی ئەم وڵاتە دراوسیانەی ئێمەدا ئێستا کاک ئەو بەکر قسەیەکی کردوتی وەکو هەرێم نامارە من دڵنیا دەکەم سیاست لە بینی ئێران و تورکیا بەهیچ شێوەیەک و هەرێمدان تەنها وەکو خێڵێک بە سەرکردەکانی ئێمە تەماشا دەکەن هیچ کاتێک دایان واقعی دانیان ناوە بە هەرێمی کوردستانە تازەترین شت هەیە کاکەیان تو تازەترین هەیەوەتە مەسعود بەرزانی سەردانی تورکیا دەکات باشە وەزیری دەرەوەی تورکیا بە مەسعود بەرزانی دەڵێت ئێمە و کەسایەتێکی سیاسی عێراق سەیری دەکەین لە هەمان کاتە وەکو سەرکردەی خێڵێک سەیری دەکەین یعنی پێم وایە بۆیە ئەتوانی بەدڵنیایی پێم بڵێ کلمەی سەکردەی خێڵ کلمەی سەکردەی خێڵ بەکار هاتووە لە بەڵێ بەکار هاتووە لە سایتەکانە بڵاو کراوەوە خۆ سایتێکاتوانی سایتێکمان بڵێ لە سایتی ستاندەرا بڵاو کراوەوە توانی سەیرێکی بە واقعی ئەم ئەو من ئەم شتێک بڵێم یعنی شتەکان بە بەڵگەوەیە دوجار هەندێک شتی تر ئەڵێن ئایا بەچ بەڵگەیەک ئێمە ئەتوانین قسە بکەین کە سیاسەتی حکوومەتی هەرێم لە نێو ئەم دوو دەوڵەتی کە دراوە سێمانە بۆی زیاتر نەڕخۆ ئەگەر باسی ئەوانی ترکەین لە عێراق لە عێراق لە سایە هەشتای باڵێستخانی لە هەموو وڵاتەکان لە سای هەشتای باڵێستانی هەیە لە سای هەشتاکە لە سایە حەڤەی بەر کوورد دەکەی واتە بەلایەن کەمەوە دە باڵوێزی هەیە کە وەکو نوێنەری کوردیان هەیە لەوێ باشە لەوێ چیان کردووە توانیویانە لە سایە پێنجی کوردستان لە سای پێنجی ئەو بۆ نمونە لە ئەڵمانیا نزیکەی 700,000 کورد هەیە توانیویانە 10,000 خەڵک خەنە سەر شاکان بۆ غەزەی کوردی لە تورکیا و ئێران ئەسڵان من پێم وایە گەورەترین زەربەی کورد کە لە کوردستان دراوە لە چوارچێوەی کوردستان بە هەموو چوە پارچەکانەوە لە ناوخودی هەرێمی کوردستان عیلاقەی بینی یەکێتی و پارتیە لەگە عیلاقەی کە پەیوەندیان هەیە بە ئێران و تورکیا پێم بڵێ ئێستا حالیان ئەو قسەیە ڕۆژنامەنووسێکیش پێوتمە خودی نوێنەری بەناوی نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران کە ئەسڵەن نوێنەرەکە بەناوی بارگای یەکێتی و پارتیە کاکە کتاب ئەنووسن بۆ حکوومەتی عێراقی بەناوی یەکێتی و پارتی و ئەینووسن بەڵگەت بۆ هێنم کە کتابەکان بەناوی یەکێتی و پارتی وەیە ئەسڵەن وجودێک نییە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵێ کاک ئەبوو بەکر لە خاڵێک بۆ دەرفێکەکەین کاگومێت هەرچی تایبەتی بە ئەوەی هەیەکە بەڕێز مەسعود بەرزانی کە سەرۆکی هێرەمەیە ئەمە قسەیەک نییە سوحافیەکی احترامن وەلگەیە و بازاڕی پێمان بفرۆشێکە سەرۆکی هەرێم سەرۆکیی خێڵە چییە دواتر ئەم قسەی تۆ چاوەڕێ لە چیەکە کە قسەی شیوا بکرێ لە سامەحەڵە لە شوێنەکە ئەمە دژمنەکەی کا دۆستێک نییە بەس بەرحاڵ بە مجموعەیە ڕەوایەتی بە مجموعەیە شەرعیەت بە مجموعەیە مافی خۆی ئەو پیاوە ئێستا سەرۆکایەتی شوێنەکە کە ناوی هەرێمە بەجددی و ئەم پیاوە بە ئینسافۆڵەمەکو خۆی ئەوەندەی بەرگریکارێکی سەرسەختانی قزینەتەوەیەتی ئەوەنە بەرگریکارێکی حزب نییە توانین لەسەر ئەم خاڵش قسە بکەین بەڵام هەرچی تایبەتی بە سیاسەتەوەیە کاکێ منجان ئێمە ئەبێ لەسەر ئەوە ڕێبکەوین سیاست ئیشی بازرگانی و سیاست ئیشی سەحافە و سیاست ئیشی بە ڕۆژنامی سەر شارع و زۆرکردنی ڕۆژنامەکە و پەیداکردنی بڕێکی زۆر بکڕی ڕۆژنامەکە نییە شتێکی لە سیاستە لەم وڵاتە وێرانەیە من لەگەڵتا وێرانەیە بەڵام لە کوێ خلافم سیاست ئەگەر بۆ منی حزبی کە من نمایندی حزبێکم و من کادرێکی حزبێکم سیاست و کادرێکی ئەکادیمی حزبێکم
من سیاستم وەکو ئەکادیمیای لە سۆربۆن ناخواندووە وەک فەلسفە وەک فکر وەک ئەخلاق وەک سیاست وەک تیۆر وەک زمان وەک سیمۆلۆژیا ئۆکەی قەسم ئەوەی بمبەخش ئەمەوەی بی بەمەوە خاڵەکە بەڕێز تەواوی ئەوەی کە هەیە ئێستا من لە شوێنێکە لەگەڵتام سیاست نییە بە مانای فکر فەلسفە بەڵام ئێمە ئیدارەی دۆخیشی لە ناکاوە دەین دۆخیشی کتوپڕ بە مەفهومێکی سۆسیۆلۆژیکاکەم هەرچی تایبەتە بەوەی کە لە کۆنسوڵەکانی ئێرانە نازانم لەو شوێنانەی کە نمایندەی حکوومەتی کوردی لە شوێنەکانی ئێرانە من نازانم ئەم بەڕێزانە لە هیچ کوێی دنیاە نییە تۆ لە گۆتەرە قسەکەی بە مەزەنە گوڵی دە هەڵبژێری ئەرگومنت هەیە بەڵگا هەیە حجە هەیە بۆ نەو هێنا لەگەڵ خۆتا بەڕێز بۆ نەو هێنا لەگەڵ خۆتا ئێمە ئەتوانین قسە لەسەر ئەوە بکەین وڵاتێکی دراوسێ کە بە شێوەیەک لە شێوەکان لە ئەزمموی خۆیان بینیمانە ناوێدانی خێر بە ئەزمموی کەریمی کوردستانی عێراق بنێن لەبەرەوەی دوجار کووردا و مەترسیی گەوری لەسەر کوردی وڵاتی خۆی هەیە حاڵتێکی نۆرمەلە ئەم وڵاتە بە سەرکردەیەکی کوردی بڵێ خێڵێکی ناوێکی تری لە بنێ بەڵام لە کاتێکە ئەم سەرکردەیە بەپێی دەستوری هەرێمی کوردستانی وڵاتی خۆت بەپێی دەستوری پەسەندکراوی عێراق سەرۆکی هەرێمێکی سیاسی دانپێنەدراوە ڕووی یاساییەوە بۆ ئەمە بە پێوەوە ناگری قسەی دوشمنێک بە پێوە وەرەگری من ئەمە شتێک بڵێ مەزانی دیارە لەسەر یە قسەی کاک ئەوبەکرەوە دەست پێەکەم بەداخەوە کاک ئەوبەکر باسی مەسەلەی ڕۆژنامەنووسی و هینێک ئازانی کاک ئەوبەکر من نامێ بچمەوە تەوەرە بەلە تەورەکە دەرنەچم بەڵام بەداخەوە تەبیعەتی هەندێک لە کادرەکانی پارتی واکو پلاگوە لە کوژانەوە تا خوارەوە کوژێنەوە لەگەڵ هەڵکران تا خوارەوە هەڵەکرێن هەموو یەکڕیتم قساکە کاک ئەوبەکر مەسەلەکە جیاوازە تۆ لە چۆن قساکەی تۆ چۆن قساکە ڕیتمی قسەکەی تۆ ئەم پیشانەیە کە هەمووتان بێک زۆر زمان قساکەن بەداخشەوە من لەسەر مەسەلەکەی ئەوەی سەرۆکی هەرێم من لە ڕووی یاساییەوە دام بە سەرۆکی هەرێمانم کاکەم بە سەرۆکی خۆمی حسابەکەم ئەو بۆ لەبیر نەچێ چکا بۆی بەرپرسیارەتی بخەمە سەرشان دوجا من ئەم قسانە بەرامبەر جناب و حیزبەکە بەرامبەر پارتی دەکەم مەسەلەوە نییە خیانەت لە پارتی ئەەکەم من ئەگەر ئەمە نەڵم خیانەت لە میلەتەکەم ئەەکەم دای بەڕێزم دوجار شتێک هەیە کاکە من چۆن دڵم بە وڵاتێک خۆش بێ کە دراوسێمە ڕۆژانە خەڵکم لێ ئەکوژێ باشە کاکە تازەترین شتێ بەڵگەی ڤیددیۆی هەیە کە چ شیمیایی ڕشتووە بەسەر شاخەکانی کوردستانە کە پاکەکەی کە دوجار ئەوانش کوردن وەرە بەڵگەت پێڵم باشە تۆ چی ئەڵێ سەبارەت بەم ڕسمە کە تۆڵی بەڵگەم پیشان بە ئەمە دەوڵەتی ئێران باشە ئەی کوژێت و ئاوای لیەکە باشە باشە ئەمە ئەو مناڵەیە کە تورکیا نا ئەمە ئەو مناڵەیە کە تورکیا کوشتی ئەوەش وێنەکەیەتی ئەمە کووردە خۆپەکەەکە نییە ئەگە حسابی تۆمە یەکشتی تر بڵێ خۆ بارمەتی ئەوە نەبێ ئێمە پێمان ناخۆش نەبێ ئەوە بووە ئێمە لە تۆ پێمان ناخۆشترە بە ئەو موقع سیاسی کە ئێمە هەمانە تۆ کە کابرایەکی هیچ نییە بیدۆڕێنێ ئێمە ئیداری ئێمە ئیداری برا بەڕێزەکە تۆ سیاستەکە سیاست مەجالم بەس سیاستەکەن پێتان وایە ئەزانی ئێوە ئەتانوێت ئێمە قسە نەکەین دوجا ئەگە قسەشمان کرد بڵێن وڵا زۆر لا خەڵک وا ڕۆشنیکن کە زۆر ئاساییە مەسەلەی دیموکراسی کاکە من هەر قسە بکەم و تۆ جۆم بۆ نەگری مەش دیکتاتۆریەتە یعنی خۆ دیکتاتۆریەت لە هونەرا هەیە دیکتاتۆریەت لە شانۆیە هەیە دیکتاتۆریەت لە قسەکردنا هەیە کاکە من هەر قسەکەم و تۆ بە قسەم نەکەی ئەمە چ جۆرە ئازادیەکە دوازە تخوا مەجال بە با قسە بکەم من ئەسڵ نامێت کێشەکانی حکومەت ئێران بە تایبەتی لە وڵاتی تورکیا و ئێران چووکەمەوە زانی هەیە وڵاتێکە کە ناتوان لەسەر یە خەڵاوەسم بەجددی یعنی ئێمە هیچ شتێک نەبینین تەنیا چەند تۆ بارانکردنیی هەرێمەکان نەبێت ئێمە نا ئەگەر بەکەمی بزانم سەرۆکی هەرێم ناچێەوە ئێران هەرێم ناچێەوە تورکیا لەگەڵ ئیسرائیل لەبەر کەشتێکی تەواو کرد بام تەواویکردن بەڕێز ینی ئەم خەڵکە ڕۆژانە بەم سەر ڕێگەوەیە خۆوەکو یعنی هەزاران ئیش هەیە و سەرۆکی هەرێمە و سەرۆکی حکومەتە بەڕێوەی با بەڕاستی لەسەر چێتی نیشتمانی کوردستانیشە بگرێ من نمایندەی شێتینی دواتر لەگەڵ برادری شێتی قسە بکەم من ئەکری لەگەسەر حکومەت و پارتی قسە بکەم بەڕاستی بەڵامی شێتیش ئەلبەر حجە و بەڵگە و پاسایی خۆیانە نەی برادرنێکی بەڕێزم ئێستا خۆ هەموو شتێ بەناس ناکرێ ئەو مەساڵح و بەرژەوەندی سیاسی اقتصادی ئابوووریانە و حەزاریانە ئەگەر تێ بکەی وشەی حەزاری چییە بە گومانم حەزاریانەی لە بینی تورکیا و کوردستان و ئێران و کوردستان هەیە عمقەکەی زۆر بەڕێز من من پێگەر بزانێتەوە هاتوو ئەو هەمووشتانی لە مەرزەکانەوە دێ چەندێک هەمووی پەیوەندی بازرگانی بینی حیزبەکان خۆیانە هەمووی پەیوەندی بازرگانی باشە میلەتە بەزانی بەچی پێوەرێک ئەچێ بەنای هەمومانەوە قساکە ئاڵە ئیدانی پەکەکەکەم من وەکو خۆم من وەکو خۆم هەموو قسەکانی ڕەت دەکەم من بە هەم کاکە پژی لە پەکەکە من تایبەتە بە کاک نەشیفان بەرزانی یەک جملە دەم
دوو ڕوونکردنەوەیەکیدا ئەتوانی پێیتکەی بزانە چی وتوە و چی تەش لە دوای ئەلامە تەشویەکڵێ وای وتوە کە خۆی وای نەوتوە ئەمە یەک دووهەمیش بەجددی يعني ايوه تصور اكن لك يعني تركيا وايران تشين يعني وازن يقدو كسو شاخون يعني يوزور خيالشي زور خراوتان لسنوي كاكا حكومتك هذيك عمري 2 صالة كاكا تو وجودك هي بتي 15 حفظ الصالة كواتا تو ناشاري بكم لي مساومة لسر اساسي ناسيونال لسر خوينا برز برز جان اي بارتي الله لقل خويناني برز جان بارتي لقل خويناني لقل شراني كاكا نراني يما لك ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەوە بە گریمانەیەک وەرگین لەگەڵ دەوڵەتێکی بەهێزی وەکو تورکیا تەعاملەکە ناچار ئەم چیانە بپارێزێ لەگەڵ ئێران تەعاملەکە بە هەماشەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکیاتی هەرێمی کوردستان ئیدانەی کوژدانی هەست سەربازی تورکەکە بەدەستی پکەکە لەبەرەوەی خوێنەوە ڕژاوە بەڵام سیوەک گەری لای پکەکە بە پێی ڕاگەاندراوی پکەکە خۆی بە چەکی کیمیاوی و ناپاڵم و چەکی قەدەغەکرا و سووتێنراوە بوون بە خەلووس ئیدانەی ئەمە ناکە بۆ البته من خو ئەبێ لە شوێنێک فعلەن ئەترافەوە بکەین کە بڕێکی باش نقصانی هەیە لە سیاسەتی دەرەکی ئەوەی ناوی استراتیژیەتی نەتەوایەتیان سیاسەتی نەتەوایەتی گەلی کووردە بەڵام کاکومێت ینی پارتی و یەکێتی و حکوومەتی کوردی لەگەڵ توانەوەی پەکانین تکایە بات ئێمە تێبگەین لەگەڵ ئەوان شێوازێکی تر و فۆرمێکی تر لە خەباتی مەدەنی هاتوۆتە پێشەوە و ئەم خەباتیش بەرهەمی هەبووە هەڵبشاردنە هاتنە سەر جادەیە و فشار دروستکردنە لەسەر موسساتی سیاسی تورکی و بەرهەمەکەیشمان بینیەوە بەڕاستی یعنی بە درێژایی ئەو فترەی کە حزبی عدالة وتنمية حكومتي بدسه ونبو بإنصافي همو إنساني منصف ئێستاکە هەڵوێستێکی باشتر هەیە بەرامبەر بوونی کوردی زمانی کوردی فۆرمی کوردی نەتەوەی کوردی هەویەتی کوردی و شناسی کوردی یان ئەو کاتانی کۆمەڵێک حزبی فاشی بەڵام ڕژانی کیمیاوی لە سەردەمی حزبیدا دوو گەشە پەیدا هەیە ئێمە لە سەردەمی حزبیدا دوو گەشە پەیدا ئەبینی کیمیاویەکە بە شاخەکانی باشە یعنی تۆ چی ئەتەوێت چاوەڕێی حکوومەتی هەرێم بژێ بە گژی تورکیا یعنی ئەتەوێت شەڕێک بەرپا بکەین بەرامبەر بە تورکیا و بە ئێران یعنی ئەمە ئەکرێ بەچی مەنتیقێک ئێمە ڕۆڵی دەبابەوە زۆر سپاس کاکێ من ئێوە بەردەوام چاوتان کۆمەڵێک سلبیاتی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان و موقفی سیاسی دەبینێت من نمونەیەکت بۆ دێنمەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانی یەکێتی ئەوروپایە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی گوتی من ئامادەنیم بە پکەکە بڵێم تیۆریست لەبەرەوەی پکەکە ئاشتی ڕەت نەکردوێتەوە هەر کاتێک تورکیا پێشنیاری ئاشتی کرد پکەکە ڕەتی کردەوە ئەو کاتە ئامادەین بە پکەکە بڵێن تیۆریست ئایا من موقفێکی نیشتیمانی نییە موقفە خۆ هەندێک شتێ ئەی بۆ باسی ئەوە ناکەی کردومانە کاکە خۆشە من لەم بەرنامەیە قسەم نەکردووە زانی ڕەنگە لە هەندێک شتی ترە کاکە من لە کەناڵی زاگرۆس قسەم کردووە کە وتمەوە ئیشێکی باشە بەڵام تۆ نابێت لە هەندێک شتی تریشە من چاو داخەم من ئەمێ یەکشت بڵێم باشە باسی مەسەلەی تورکیا ئاکەین باشە ئەڵێ ئێمە لەگەڵ شەڕانین من مەجال لەمێ با قسەکانم بکەم کاک نێچیروان دەڵێ ئێمە لەگەڵ شەڕانین ئێمەش لەگەڵ شەڕانین بەڵام کاتێک کاک نێچیروان ئەچێ بۆ تورکیا لە تورکیا قسە ئەکا ئەڵێ ئیدانەی ئەو هێرشاکە کراوەتە سەر تورکیا بەڵام هەر دوجار کە ئەگەڕێتەوە یەکسەر شەکرێتە سەرخاکی کوردستان ئێ باشە بۆ تۆ ئەچی شتەکە حەلکە یان کێشەکە ئاڵۆستنەکەی یعنی ئەمە نیشانەی پرسیارە بۆ هەر کاتێک ئەمانە سەردانی نوێ شوێنێکەکەن یەکسەر ناوخۆ تووشی کێشە هێرشەکەنە سەر چوارچێوەی کوردستان تا لە هزاری دوای سەردانەکەی نێچیروان بەرزانی کەوەکو سەرۆکی هەرێم ئەسڵەن کاکە سەرۆکایەتی هەرێم گەورەترین هەڵاکە یعنی کەسی تریتیانی بێژ گەڕاندای مەکتەبی سیاسی حیزبەکەی نەبێ بینێرە بۆ ئەوێ بۆچی نوێنەری پەرلەمانێک نانێرێ بەرز مەسەلەکە بۆ شێوەیە باش من یەک مەجموعەی بۆ بەخایەنەوە باسی ئەچێ بۆ بەغنێنەری کورد دەچێ و بەخاویەتەوە کاتێک گەزانین لە دوای هاتنەوەی بۆ کوردستان مالێکی قساکە عەلەمی عێراقدا بەزێ دابژیرێ کاکە وەکو پێم وتن ئەمانە کۆترێکی مەجموعەیە گەمەی سیاست هەیە پێوترێ سیاسەتی پراگماتیک من تەسەوڕ ناکەم بەڕێزی تێبگەی لە پراگماتی سیاسی تۆ لە سیاسەتی ئەمە ئەوەیە بەڕێز من باسی فکرێت بۆ بکەم برا بەڕێزەکە من باسی
فکرت بۆ ناکەم نەڵم خوێنی ئەمانە بوای لێەوە بۆ کردان بە خەڵوس ئەتێ بڵێ مەسەلەکە فکرە کاکە مەسەلەکە فکر نییە مەسلەی تورکیا و ئێران بە تایبەتی مەسلەی بازرگانیە سیاسەکانی ئێمە بەردەوام چاو داخن لەسەر بەژۆندی ئابووری نەخێر وانە ئەزینشی بەڕێزجان چۆن وانە بۆ جارێ ئێمە ئەبێ تەواو گومان لەسەر ئەم شێوازە لەسەر بیکردنەوە گومان دانین کە ئەم خەڵکە هیچ نییە تەنیا نەکبینینی ڕەشە تووشی ئەوە بووە کە لە باتڵ زیاتر حقیقت نابینێ چۆن باتڵە بینێ کاگومێت یعنی مجموعەیە حکمی مسبقی پێەیە پێژوژێ بە فەڕەنسی بێت پێژوژێ حکمی مسبق و پێەیە تۆ لە ماڵەکەی خۆتا بە حکمی مجموعەیە باگراوندی مێژووی داوناوە تۆ پیاوێ خراپی تا ئابەت تۆ ئیشی باش ناکەی تۆ ئیشی خراپەکەی ئەمە لە هیچ کوێی دنیاە مۆدلی ئەم حکمدانە نییە بڕێز یعنی تۆ بە درێژایی یعنی تو ئێستا پێ دوای ئەگە من لە کەناڵێکی ئەم کەناڵە بە قسانم ناکەم ئەو تەنێک تۆ نمونەیەشی بچووکراوی عینێشی گەورەی کە حکمی مسبقی بەسەر شتەکان ئەمە هەیە من کەم ئەو مۆزوعی کە جەناب دڵی وانە ئاخر بۆ دەڕێنی وانە من پیاوێکم ئەزانم ئەمە مۆزوعێکی بچووک نییە بەڕێزجان ئەمە کێشێکی ناخۆی حافیەکی من ئاگات لێرەنێ بە سەیری کەناڵەکانی پارتی و یەکێتی ئەەکەی و ئازانی ئێرە باشە کاکەی باش من پێشەکەم لێرە نانێش لەسەر ئەمە بچینە خۆ پیشان کەیجان من بەدەر لە کەناڵەکانی چەتی پارتر پێش ئەوە سەیری کەناڵی فەڕەنسیەکەم سەیری کەناڵی فەڕەنسا ئاخر دەهر نوێنەرەکانی ئێمە لە فەڕەنسا نایە خەڵکە دەسەر کەناڵی ئینگلیزیەکەم ئەسڵ یەکێتی و پارتی بەقەدەر پەکەکە کە ئەمان دژایەتیەکەن ئەسڵ ناتوان لە هەموو وڵاتانی ئەوروپا 50,000 خەنە سەر شەقام بەس پەکەکە لە ناتوان کاکە ئەسڵ هەموو نوێنەرانی کورد ئەوروپا لەسەر مەسەلەی حیزبیاتی دابەش بوون کاکە هەموو یەکێتی و پارتین یەکێکی تیانە بەس دووبلانە تۆ حکومەتی دروست کرد هەموو یەکێتی تۆ حکومەتی دروست کرد هەموو دنیای وایە هیچ وڵاتی ناتوانێت حکومەت بڵێ ئێمە نوێنەرانی حکومەتی دروست کرد کە حکومەت لە بەریتانیا ئیبراهیم ئەحمەدە لە فەڕەنسا پارتیە لە تورکیا فەڕەنسا پارتیە هەی لەو معلومات باش لە فەڕەنسا چییە بەس ناوەکەی پێ بڵێ من ئێستا تەسلیمە بم ناوەکەی پێ بڵێ لە فەڕەنسا پێم بڵێ ناوەکەی پێ باشە من ناوەکەی پێ بڵێ یەشێ لە دێوەی کێ بۆ دێشێ چۆ ئاگای لە دنیای حکومەت دەی باشە برا چیە لە فەڕەنسا باشە مەجال پێم بڵێ چیە باشە ئێستا پێ دەڵم دەمەجال برا بەڕێزەکەم مەسەلەی فەڕەنسا من لە سایتی ئەمەی حکوومەتی هەرێم باشە ئێمە لە ماوەی ڕابردووە دەرمان کردو بەم تەریقەیە هەیە ئێستا بڕۆ ئەم باڵێزخانانەی تیانە بەوە من لەسەر حسابی ئەمە قسەکەم من باشە دەرەکردێ چۆن دەرەکردێ ئەسڵ لە سایتی ئەسڵەتی حکوومەتی هەرێمە دەرمان کرۆ بڕۆ ئێستا دوێنەرەکانی تیانەمەوە ئەزان قەزیەکان گەورە بە نوێنەرەکانیان لا بردووە برا بەڕێزەکەم مەجالم تۆ خەڵکی لەسەر ئەڵمانیا مەکە ئاگاو لێ نیە کاکە بەس یەک دنیا بودجێ حکوومەتی هەرێم ئەڕوا بۆ مەسەلەی نوێنەرەکانی لەسەر ئەم ڕەخنەیە من ئەگری بەڵام ئەو کەس کوژراوەڵی طبیعیە ئەوە بەشێکە لە من و بەشێکە لە پارتی بەشێکە لە کورد بەشێکە لە وجودی ئەگەر بەشێکە لە پارتی بەڕێز کاگنێسیڤان بەرزانەکەی تۆ ناڵێ ئیدارێم ئەم ئێشە کاکێ من بارمەتی خۆت کاکێ من ئێمە حاڵەتێکی هەرێمی کوردستانە بینین کە ئەزمونێکی سیاسیە ئەم ئەزمونە سەرڕای هەموو بەرەو پێشچوونەکانی کە بەدەستی هێناوە بەڵام هێشتا ئەم ئەزمونە نەچەسپاوە ئەم ئەزمونە هێشتا لەلایەن شوفێنەکانی بەغاو کیۆ وەسەت و ئەمبالەوە لە بەردەمەترسیایە بە هەموو بە هەر چۆنێکەوە ئەم تحلیل لە ڕاست دەرەچێت پرسیارەکەی من ئەمەیە پێتوانیە کوردی پارچەکانی تر بەتایبەت پەکەکە و پژاک هەست بە بەرپرسایەتی نەتەوایەتی ناکەن بەرامبەر بە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستانی عێراق من بەسموگە خاڵەوە لە مای ڕابردووە نەوت 50 ساڵە کێشەی بۆ میلەتی کوردی دروست کردووە لاشە من هیوادارم لەگەڵ ناکاگە و بەکر هاوڕابێ نەوت لە مای ڕابردووە بەردەوام کێشەی بۆ میلەتی کورد و خاکی عێراق دروست کردووە نەوت ناڵم چێڵم نەوت ئاجا لە جا بە ئەمە بەجەنابەت بڵێم برا بەڕێزەک ئەم بەجەناب بڵێم هیوادارم لەگەڵ ما هاوڕابی کێشەی حکوومەتی هەرێم بەوا تا ئێشتر کێشەی کەسە سیاسیەکانی ناوێچێتی و پارتی باشە بەوانەی ڕابردووشەوە باشە کێشەی ئەمانە بەردەوام لەسەر مەسەلەی بازرگانی بووە باشەکردن بە مەسئولیاتی هێزە سیاسەکان ئەوان لەبەر بەرژەوەندی خۆیان ئەوان لەبەر بەرژەوەندی خۆیان بەردەوام دیموکرات و کۆمەڵای بێدەنگن لێرە وەڕەچاوی پاراستنی سنوورەکانەکەن و ئەمنیەتی هەرێمی کوردستان ناشکەین بەڵام لە کاتێکا سنوورەکانی هەرێمی کوردستان تۆبارانەکەێت هەیبەتی سیاسی هەرێم ئەشکێ ئەمە مەخراپ نییە سەرباریەوە مەزموعی حزابی ئۆپۆزیسیۆنی پارچەکانی دیکە لە کوردستانی خۆم ئەنە تەواجدی هەیە بە ئینسافەوە ئازانی ینی ئەم حکومە
مجموعة أحزابی ناسیۆنال ئەحزابی کوردی غیرە کوردی چەپ ڕاست ناوەڕاست هی بەشەکانێکی کوردستان باکوور باشوور ئەم شوێنە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژەوا بوونی هەیە مساوامیشیان لەسەر نەکراوە بەڵام بەڕێزینە ئێمە ئەڵێن کاکە هەلو مەرجێکی تایبەت هەیە ئەزمونێکی تایبەت هەیە ناوی لێ نەنراوە لە ڕووی فەلسفەی سیاسیەوە ناوی لێ نەنراوە پێم بکە ئۆکەی هاوڕێ کە ناوی لێ نراوە ئێمە بابین هێمن بین لەگەڵ ئەم ئەزمونە و لەگەڵ ئەم تەجروبەیە و من ئێمەش دڵنیاین لەوەی ڕووداوەکان ئاراستەی ڕووداوەکان بە قازانجی بوونێکە ناوی کووردە لە هەر شوێی دنیاە بێ باشە بەڵام ئەوەی ئێمە هەیە لە دەسی بین بەوەی کە ئێمە بین بچین بە گژی تورکیا بە قەناعاتم کە لە دەستی بێ من قەناعت من بڕات پێ یەکەم بەس قەناعاتم پێ بکە کام ئەزمونە بە چ طریقەیەک لە ئێمە لەسەر فلان حزبی سیاسی باشە لەسەر فلان هێزی سیاسی ئەخلاقی ناتوینەتە جواب سیاسی ناتوینەتە جواب بەڵام ئەگەر تۆ تەسەوری هاتنە جواوی عسکەریەکەی باشە ئێمە سبەینێ بە چەند هزار کەسەوە و بە چەند جبەخانە و تۆپ و بە کام نوعیت و نوعیەتی چەک و ئەسلحەوە ئەگەر هەیشمان بێ لەسەر چزانم لەسەر یەک دوو شەید لەگەڵ هەموو حرمەتە بچین بە گژی دەوڵەتەکە ئەوە حوشەی گەورەیە و زۆر گەورەیە و زۆر گەورەیە هەر یەک ئینسانیش بێ کوردیش نەبێ ئینسان گەورەترین سەرمایە ڕەمزیە باشە لەگەڵما کۆچی ئێمە چۆن بچین بە گژی یان ئێمە چی بکەین لەگەڵ باش ئەگەر ئەم ڕێ چی بکەین سیاسەتێکی حەکیمانە کامێ من بەمەجارە تەسلیم بوونیە باشە بەس وەڵامی ئەوم بەرەوە کاتێک بۆچی هەز نوێنەرێکی کورد ئەچێتە وڵاتێک بۆی قەزەکە حلکە قەزەکە چارەسەرکە یەتۆنە کێشەکەن گەورەترەکەن وەکو بۆ نمونە ئەمەی تورکیا تازەترین نمونە ئەمەی تورکیا کاکە ئەمەی تورکیا بەڕێز کاک نێچیفان بەرزای نەچوو بۆ تورکیا نەویستە دۆخەکەی ورکاتەوە ئەوەتە لە دوای ئەو چی چیمیایی پێ جوابی تەنیا ئەو پرسیارە دەمەوە سیرکە بەڕێزم بۆ تۆ تەنیا هێرشەکانە بینی ئەی ئەم هەموو پەیوەندیە پەیوەندیەکان بازرگانتەواو کرد ئەکەم مەجالم بدە ئەم هەموو پەیوەندیانە ئینتاجێکی نەبووە لە ناو تورکیا قسە و باسی جددیگراوە بایگۆتمان کرد مەجالم فەردێکی بوون و نەبوونی سەرۆشی هەرێم نییە بۆ ناسی سەرۆکایەتی بکەیت پرسیارێک تۆ باس لەواکەی کە هەرێمی کوردستان من وەڵامی ئەومەتی خۆت ئێستا کاتێن بەجەنابێشت دویان پرسیارە هەرێمی کوردستان لەگەڵ پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران باچاوان بە تەنها بەرژەوەندیە سیاسەکان و شەڕ و ململانی نێوان هێز سیاسەکان نەبینێ لە ڕووی داراییەوە پەیوەندی هەرێمی کوردستان چی کردووە بۆ بەهێزبوونی پێگەی دارایی هەرێم ئایا نسبەتی ئینتاج بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان چۆتە سەرەوە ئایا ئاستی داهاتی تاکەس چی گۆڕاوە لە هەرێمی کوردستان لە ئەنجامی هاتنی کۆمپانیای ئێرانی و تورکی بۆ هەرێمی کوردستان بەڵێ وەڵامی ئەو پرسیارم بێتەوە ناوبڕێکمان با ناوبڕێکمان بێت و بەرداوامی بینەرانی بەڕێز لەگەڵمان من دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەرداوامە بێت